گەورەترین هەڵەی قوتابی لە پۆلی 12 کاتێک کە مڕاجعەی بابەتەکان دەکاتەوە ئەوەیە. هاوڕێکەی تەلەفۆنی بۆ دەکە دەڵێ چەند وانە مڕاجع کردیتەوە؟ ئەویش دەڵێ وەڵاهی جارێ وا خەریکی فیزیایمە یەک وانە. دەڵێ هەر یەک وانە یەک بابەت؟ ئەمنەوە خەریکم فیزیا، ئینگلیزی، بیرکاری، عەرەبی وەها 4 دەرسم تەواو کردیە، ئەتوو هەر لە فیزیایی؟ تۆ ماتیچی ئەتوو چت بەسەردێ؟ لە ڕووی دەرونیەوە دەشێوەی، چونکە لەبەرچی لەبەرەوەی هەست دەکەی کە تو بە پاشکەتی لە کاتێکدا واژ نییە ها. لەبەرچی لەبەرەوەی ڕەنگە ئەو برادەرت ئەو هاوڕێت هەر تەنها سەیری کتابەکەی کردی و پڕی ئاودی کردیە، لەوانەیە مڕاجعەکی ئەو مڕاجعەیە نییە کە ئەتوو کردوتە، چونکە لە مڕاجعەدا دووشت هەیە، چەندێتی هەیە، چۆنیەتی هەیە. ئەو باخی بە چەندێتیدا واتە چەند کتاب مڕاجعە دەکاتەوە، لە کاتێکدا ئەتوو باخت بەوەدا کە چۆن مڕاجعە دەکەیەوە. بۆیە مێشکت کاتێک کە مشەوەش دەبی لێ تێکەچی چ دەکا لە ڕووی دەرونیەوە ئەتوو دەشێوی ورت دادەبەزی. بۆیە تکا دەکەم بە هیچ شێوەیەک تەلەفۆن لەگەڵ برادەرەکەت ئەنجام بەدا، ئەسڵەن موبایلەکەت قپاتکە، تەواو پەیوەندی لەگەڵ کەس ئەنجام بەدە، چونکە هەمومان ژیان و بەرنامە و کار و پلانی خۆمان هەیە. هیچ پێویست ناکە متابعە بکەی برادەرەکەت بزانێت چەندی مڕاجعە کردیتەوە، چونکە هەمومان ژینگەکەمان جیایە، ژینگەی کۆمەڵایەتی، ژینگەی خێزانی. بۆیە تکا دەکەم پلانمان جیاوازە، ئەو بە پلانی خۆی ئەتوش بە پلانی خۆت. سەر لە خۆت تێکمەدا، لە ئێستاوە تەواو پەیوەندیەکان بپچڕێنە هەتا دەگەی ڕۆژە تاک.